بە تەنیا چەند کاتژمێرێک ماون بۆ ڕووخانی دیوارەکەی نیۆ عوسمانیزم و ئیسلامی سیاسی ئیخوان لە ناوچەکە، لەگەڵ دەست لە کارکێشانەوەی پاڵێوراوی سەرۆک کۆماری مەبەستمان محەڕیم ئینجەیە کە ئەویش پاڵێوراوێک بوو بۆ کاندیدی سەرۆک کۆماری تورکیا و پاشخانی جەهەپەی هێواتە کادرێکی باڵای جەهەپە بووە. دوای ئەوەی خۆی لەو پۆستەوەیانیش لەو پاڵێوراوبوونە کشاندەوە، ڕێژەی دەنگەکانی کەماڵ کلژدارۆغڵو لە چاو ئەردۆغان لە سەدا 4 بۆ 5 زیادی کردن. بەوەش زەبرێکی کوشندە بەر لە سوڵتانە نیۆ عوسمانیەکەی ئەنقەرە و لە کەسایەتی ئەودا لە دیواری ئیسلامی سیاسی سونی گەرایی کەوت لە ناوچەکە. محەڕەم ئینجا بە سیاسیەکی نەخۆش دەزاندرێ، چەندین ساڵە کەسانێک هانی دەدەن بۆ ئەوەی ببێتە ئەتاتورکی دووەم، ببێتە تورخود ئۆزاڵ و یانیش بێتە عیسمەت ئینینەوە بەردەوام فووی تێدەکەن. ئەوە دووەمین جارە خۆی بۆ ئەو پۆستە دەپاڵێوی، بەڵام لە پاڵاوتن زیاتر مەبەستیەتی بەو کارتە بازرگانیە بکە لەگەڵ لایەنی بەرامبەری. هەر کات لایەنی بەرامبەر ئامادە نەبوو بۆ بازرگانی، دەست بە جنێودان و هەڕەشەکردن و کردداری تند و تیژانە دەکات. لەو ڕۆژەی کە سەرۆکی پارتی باش مەرال ئاکشەنەر کێشەی ساز کرد لەگەڵ کەمال کلژدارۆغڵو کە بۆ ماوەی 24 سەعات کورسی مێزی 6 پارتیەکەی بەجێهێشت، ڕێژەی دەنگەکانی ئینجا گەشت بووە لە سەدا 10. بەڵام دوای گەڕانەوەی ناوبراو و لە ڕۆژانی دوایی دابینیمان بەهۆی گریمانەی ناتەواوی دەرونی ئەو دەنگەکانی بۆ لە سەدا 4 نزم بوونەوە. سوڵتانەکەی ئەنقەرە هەموو هیوایەکی ئەوە بوو لە ڕێگای ئینجا هەڵبژاردننی سەرۆک کۆماری بباتە خولی دووەم و لەوێ هەسپەکانی تاو بدا. بەڵام بەر لەوەی دەست بە یاریەکە بکە و بەر لەوەی بگاتە یاریگا گۆڵێکی لێکرا. لە ئەگەری ڕووخانی سوڵتانی عوسمانی نوێدا ئیسلامی سیاسی سونیگەرا و بە تایبەتی ئیخوان لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەتوانین بڵێن زەبرێکی زۆر گەورەی پێدەکەوێت. یعنی دواوێزگەی ئیسلامی سیاسی کە ئیستانبول و ئەنقەرە بوون، دوای ئیستانبول ئەمجارە ئەنقەرەش دەدۆڕێنێ. هەر بۆیە قیڕەقیری مەلاکانی کورد و کوردە مارجیناڵەکانی فەلەکی کوردایەتی و نەقشبەندی هەر لە خۆیەوە نییە. بن و مەلا بن و زۆر درەنگە کاتەکەی بەسەر چوو. بە پێچەوانەی جەماعەتی کوردایەتی خەتی ئۆجەلان توانی بچێتە ناو کۆمەڵگای تورکیا و کۆمەڵگای تورکیا بگۆڕێ. ئەو کۆمەڵگای تورکیا ئێستا ئەگەر نەتەوەپەرستیش بن و ئەگەر بەشێکیان مەزهەبگەراییش بن لە خەتی ئەردۆغان بترازێ، خەتەکانی دیکە نەرم ڕەویەکی زۆر گەورە بە خۆیانەوە دەبینن. بۆیە ئایندەی کێشەی کورد لە تورکیادا تاڕادەیەک ئایندەیەکی خۆشبینانەیە ئەگەر کوردەکان هەڵە نەکەن. لە هەر کوێیەکدا کوردەکان خۆیان لە ئیسلامی سیاسی سونە و نەتەوەپەرستی کوردایەتی دوورخستەوە، دەتوانن دیواری دەوڵەتی نەتەوەیی سست بکەن و بڕوخێن و دەرزێکی تێدا بنێن. بەڵام لە هەر کوێیەکدا کوردەکان خۆیان لە ئیسلامی سیاسی سونە و نەتەوەپەرستی نزیک کردەوە، ئەوان سێوێک سپی دەکەن و دەیدەنە دەست ئەو دەوڵەتانەی کە کێشەی کوردیان هەیە و بەو شێوێ ئەتوانین بڵێن کێشەکان بەرەو ئاقارێکی زۆر خراپتر دەچن. هەر بۆیە دووبارەی دەکەمەوە قیڕەقیری مەلا ئیسلامیەکان و قیڕەقیری ئەوانەی لە فەلەکی کوردایەتی دەسوڕێنەوە و هێڕشەکانیان بۆ سەر هەدەپە هەر لە خۆیەوە نەبوو، چونکە کۆتاییان پێ هاتووە، کۆتاییشیان پێدێ. کۆتاییەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان زۆر نزیکە، بە تەنیا چەند کاتژمێرێکی ماون. بەڵام
چەند کاتژمێرێک یانیش 24 کاتژمێر لە بۆ سیاسەتکردن بە تایبەتیش لە شوێنێکی وەکو تورکیا کە ئەردۆغان 20 ساڵە لە سەردەسەڵاتە دەستی خستۆتە ناو هەموو جونگەکانی دەوڵەت و سوپا و ملیشیای تایبەت بەخۆی هەیە هەزاران ڕەوەمەلای هەیە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهاندا ڕنگ بێکارێکی ئاسان نەبێت و لە هەمان کاتەوە دوای ڕۆشتنی ئەردۆغان یاریەکە دەست پێ دەکات چونکە وا پێ ئەچێ ئەردۆغان نەیهەوێ مغامەڕەیەکی گەورە بکات و مەترسی بداتە بەرچاوی خۆی و کودەتا بەسەر هەڵبژاردن بکە ڕنگ بێ هەڵبژاردن بە ئاشتیانە بەجێ بێڵێ لە کاتێکدا کە ڕێژەی دەنگەکانی کەمال کلژدار ئۆغڵو زۆر زیاتر بوون لە ئەردۆغان ئەو کاتە ئەکرێ کورسەکەی بەجێ بێڵێ بەڵام کاتێک کورسەکەی بەجێ دێڵێ بە نیازی ئەوە بەجێ دێڵێ کە کەمال کلژدار ئۆغڵو شەش حیزبەکە نەتوان بۆ شای دەسەڵات پڕ بکەنەوە نەتوان کێشە و قەیرانەکان چارەسەر بکەن و دووبارە وەکو نەتەنیاهۆ بە فۆرمێکی دیکە بێتەوە سەردەسەڵات مەترسیەکە لێرەدایە هەر بۆ ئەوە لەسەر لایەنە دیموکراتەکانی تورکیا بە تایبەتیش کوردەکان دەکەوێ کە لەو بارەیەدا ڕۆڵ ببینن وەکو خەتی سێەم ڕۆڵ ببینن لە ناو دەوڵەتی تورکیادا ئیتر بەو شێوەیە ئەتوانن ئەو بۆشایە لە ئایندەدا پڕ بکەنەوە و ئیتر بۆ هەتایە واز لە ئەردۆغانیزم و ئیخوانیزم بین ئیسلامی سیاسی لە ئەنجامی هەڵومەرجێکدا لە ئەنجامی کۆنژەکتورێکدا هاتە سەردەسەڵات کە ئەو کاتە ئەڵقاعیدە هەبوو لە بەرامبەر ئەوە ویستیان ئیسلامێکی نەرم دروست بکەن بەڵام ئیسلامە نەرمەکانمان بینین ئیسلامی هەری نەرم لە دواییدا دیسا گەڕایەوە سەرخەتی داعش و ئەڵقاعیدە و تالیبان بە ئیسلامیەکانی کوردستانی عراقیشەوە بە یەکگرتو و کۆمەڵەکانیشەوە بە هەموو ئەو مەلەیانەی کە ناتوانن مەسافەتێک لە بینی ئاینی خوددا و ئیسلامی سیاسی درۆزن و سەختە کار دابنێ بەڕاستی زۆر عیبە مرۆڤ داکۆچی لە سوڵتانێک بکە کە لە سایە ئەو سوڵتانەدا بە سەدان هەزار مسلمان ئاوارە بوونە بە سەدان هەزار مسلمان بێ خان و بێ ماڵ و بێ منداڵ و بێ باوک و بێ دایک ماون بە هەزاران مسلمان ئیتر لە هەر شوێنێکی دنیادا کوژراون ئەوەی ئیسلامی سیاسی ئەو زیانەی ئیسلامی سیاسی لە مسلمانانی داوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی کوردەکان هیچ کات هیچ کەسێکی دیکە لە ئیسلامی نەداوە چاوەڕوانین دەقە و کات دەژمێرین تاوەکو وادەی دوایی لە ڕەجەبە شێتی سەرۆکی ئیخوان و سەرۆکی ئیسلامی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بکەین و بەو شێوەیە ئیتر هیوادارین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا قۆناغی نوێ بێنە ئاراوە